وەکو ئەوەی کە خودی دەرمانەکە ئەوە ڕەنگە پسپۆڕانی باری پزیشکی بزانن کە ئەو دەرمانە چییە، بەڵام حەبێک بوو کە ئەوەی کە لێکدانەوەی بۆ کرا کاریگەری لەسەر مناڵ دروستە کرد بە تایبەت لەسەر پوکانەوەی مێشکی، بەڵام جۆری ناوی دەرمان حەبەکە ئەوە ڕەنگە وانی کە شارەزای بواری پزیشکین ئەو ناویان لەلا هەبێ و هەموو کێکەکانیش بە شێوەیەکی زۆر سیستەماتیک یان پلان بۆ داڕێژرا و پیلان بۆ داڕێژرا و نەک پلانیش ئیشان لەسەر کردبوو کە کارتۆنێکت هەڵە پسڕی لە ناو کارتۆنێکە یەکێکی تیابوو ئەو حەبەی تیابێت، ئەنی دەکێک بیستکێک لەو کارتۆنە ئەتکردەوە تیان نەبوو، یەکدانە لە ناو هەموو کارتۆنەکەی یەک کێکی تیا بوو کە ئەو حەبەی تیابێ، ئەوانش دەست بەسەر کراوە ئێستا هەر هاوردەکردنیشی قەدەغە کراوە کە بێتە هەرێمی کوردستانەوە. نەکەر ئەوە چەند کاڵای تریش هەیە کە پێشتر گومانی لێکراوە کە حاڵەتێکی هەبێ لە پشکنینە کە دەرچووە ئەو گومانە یەکلا بۆتەوە کە کاریگەری خراپی هەیە ڕێگری لەکراوە کە بێتە ناو هەرێمی کوردستانەوە.